ئێران خەریکە جەنگەکە لە خۆی دوور دەخاتەوە. لە نووسینی دکتۆر نیکۆلا ئەشرەفشاڵی، ئێران لە ڕێگەی وڵاتی میسرەوە بە شێوەیەکی نهێنی پەیامی بۆ خودی دۆناڵد ترەمپ ناردووە، تێیدا پێی ڕاگەیاندون کە ئەوان بژاردەی جەنگیان ناوێت و ئامادەن بۆ دانوستانی ڕاستەوخۆ ڕێکەوتن کە ئەوەش بە دیوێکی تردا سازشکردنە. پاڵنەرەکانی پشت ئەو سازشکردنی ئێران دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەزانێت ئامادەکاری جەنگی تەواو کراوە لەلایەن ئەمریکا و ئیسرائیل و ترۆپکیسانی ئەوروپی بۆ لێدان لە ئێران و ڕوخاندنی سیستەمە سیاسەکەی و کۆتاییێنان بە کۆماری ئیسلامی. لەم نێوەندەدا ئێران چەندین جوڵەی کردووە، لەوانە فشارکردن لە حەماس کە بە پلان و نەخشە ڕێگەی ئاشتی ترەمپ رازی بێت، دووشاندی ناردوتە لوبنان و عێراق بە مەبەستی ڕادەستکردن و چەکدانانی حیزبوڵای لوبنانی بە هەماشێوەی حەماس و ڕاگرتنی هەڕەشەکانی حەشدی شەعبی گروپە چەکدارەکانی عێراق دژی ئەمریکا و بەرژەوەندەکانی. هەروەها مانەوەی ئەو هێزانەوە باڵی سیاسی لە ناوخۆ وڵاتەکانیان بەوپەیی دەبێ هاوشێوەی حەماس چەک بکرێن. هۆشداری داوە بە حوسیەکان هێرشەکانیان بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا خاو بکەنەوە تا ئاستی وەستاندنی بە پێچانەوەکی کرچەک و موشک و هاوکاری جەنگی و لۆجستیان پێشکەش ناکات. دەستی هەڵگرت لە یەکانگیری مەیدانی جەنگی، ئامادەی سەرەتایی نیشانداوە بە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل تا ئاستی چوونە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی. هەر ئەمەش بووکەوای کرد لە ماوەی هەفتەیەکدا دووجار دۆناڵد ترامپ بە ئاشکرا بڵێ ئێرانیش دێتە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی و ئەو کارە شتێکی باشە. پێشتریش بە ئاشکرا ڕایگەیاند کە لاریان نییە لە گەڕانەوەی تیمەکانی ئاژانسی وزەی ئەتۆم بۆ سەرپەرشتیکردن و چاودێریکردنی بەرنامەی ئەتۆمی لە ئێران. لە کۆی ئەمانەدا میسر نێوەندگیرە و کۆی پەیامەکانی ئێران دەگەێنێ بە ئەمریکاکە و کاتێ ئەمریکا ڕازی دەبێ بە دانوستاندنی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران. ئەوەی تا ئێستا دانوستاندنی ڕاستەوخۆ ڕەت دەکاتەوە ئەمریکایە و ئێرانیش بە فەرمی ئەوەی ڕاگەیاندووە. کۆی ئەم پێشاتە نوێیانە پێمان دەڵێ هاوکێشە هەرێمی نێودەوڵەتیەکان بەهۆی باڵادەستی هێز و جەنگ گۆڕانکاری لە ناوکەوە و خێرایان بەسەردادێت. ئێران هەرگیز جەنگ ناباتە نێو خاکەکەی خۆی، لەو پێناوژام و جۆرە سازشێک دەکا و قوربانی بەهێزە میلیشیاکانی خۆی دەدات لە دەرەوەی سنوورەکانی. حەماس، حیزبوڵای لوبنانی، حوسیەکان، حەشدی شەعبی گروپە چەکدارەکان تەنها لە پێناومانەوەی سیستەمە سیاسەکەی. ئێران لای ڕوونا ئەگەر گەڕێکی تری جەنگ ڕووبداتەوە سیستەمی سیاسی دەڕوخێ بۆیە کەوتۆتە جوڵە و سازشکردن. ئەگەر هاتوو جوڵەکان ئێران سەربگرێ ئەوە ئەگەری گەڕێکی تری جەنگ لە ناوچەکە بە دیاریکراوی لە جی ئێران، لوبنان، عێراق یەمەن دوور دەکەوێتەوە. ئەمە لە کاتێکدایە دووبارە لێدان لە ئێران لە ئەنووساتدا بوو. سەرجەم ئاماژە سەرەتاییەکان و لێدوانەکانی ترەمپ پێمان دەڵێت کە تا دێ ئێران سازشی زیاتر دەکا و تەنها لە پێناومانەوەی خۆی نەک تەنها قوربان بێزە میلیشیاکانی دەروی سنوورەکانی دەدات، بەڵکو ئیمامی مەهدیشی بۆ دەخاتە مەترسیەوە. گۆڕانکاری پێشاتی نوێ ڕوودەدەن کە ئەوەش ئاماژەیەکی ڕوونە بۆ ملکەشبوونی کۆی وڵاتانی نێودەوڵەتی ناوەڕاست بۆ هەژمون و باڵادەستی ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانە ئەوروپیەکانیان لە ناوچەکەدا. بەمەژە ڕۆک پێشتر وتمان و دەیڵێنەوە سەی کۆتایی لە ناوچەکەدا بۆ ئەمریکا و ئیسرائیلە. تێبینی بەشێکی لە ناوەڕۆکێ و شڕەوەبەیەم زانیاریە.